کامیرەکانمان هەمووی داوا پێی و هەموو شتەکان دیارە و کەسەکان دیارن و کەسەکە دیارە و ینی هیوادارم هێزە ئەمریکان بتوانن بە زووترین کات ئەو کەسانە بگرن بۆ ئەوەی ئەو کەسە و ئەو کەسانێکە لە پشتی ئەو کەسن چکە ئێمە بەڕاستی دیفاعمان لە خەڵک کردووە وە خەڵک مەجموعەیە خەڵک و لایەن هەیە پێی ناخۆشە کە دیفاع لە خەڵکەکەین جا هیوادارم بۆی سلێمانی چۆن ئەڵێن ئارامە بە ئارامی بمێنێتەوە گینا ئەگەرم کەیسانە یەکلا نەکرێتەوە لە کۆتاییدا خەڵکی سلێمانیش بڕای بەو ئەمنێتە نامێنێکە لە سلێمانیەوە بڕای بە هێزە ئەمریکانە وەڵڵا نایناسم هەر یەکەم جارە ئەیبینم بەڵام وەجهی دیارە هەم ئێستا ینی هەر کەسێکە و ڤیدیۆ ببینێت توانێت لە بازاڕە ببینێ بیناسێت یعنی زۆر تەبیعیە بۆ هێزە ئەمریکان بە ماوەی 24 ساعت بتوان بیگرن وڵی ئوستاد یان ئێمە پاسەوان لە سلێمانی زۆر کەم بەکارێنێت چکە ئێمە بەڕاستی نوێنەری خەڵکین ناکرێم نەچم بۆ شوێنە گشتیەکان 5-6 حیمایە بخەمە دوای خۆم من بۆچم بۆ شوێنە گشتیەکان بۆ ئەوی خەڵک ببینم مەعاناتی خەڵک بگوازمەوە کێشەکانی خەڵک بگوازمەوە جا من ئەگە پاسەواندانم تەبعەن عادەتەنەوەی کە پاسەواندا ترسیان لە خەڵکەیە داهاتی خەڵکیان خواردووە بۆچەی خەڵک نادەن سەروەت و سامانی میلەتێکیان بردووە نەوت ئەفرۆشن و کەس نازانێت داهاتەکەی لەکوێ من لەو کەسانە من کەسێکم سادەم ناو خەڵکا بووم و دخەڵ دەنگی داوا پێم وێ ناو خەڵکا بمێنەوە بەڵام لە بەغایم هەموو پاسەوانەکانمان بەکارهێنین کە دین و بۆ ئێرە زۆربەی پاسەوانەکانمان بەکار نایێنین و بەتایبەتی من 20 ڕۆژی لە بەغام لە مانگە ناگرێ تۆ هەموو ڕۆژێک 30 ڕۆژەکە هەموو پاسەوانەکان لێرە دەوام هەمووی هاتوونەتە سەر خەت و پێشووتریش ئەوان هەر لەسەر خەتا بوون مانگی پێش سەر پێمیانیان وت و وتیان ئەگەر ئێستانیشوێ بۆ پاراستنان ئێمەینێنی بەڵام من خۆم بڕوام پێی نییە هێز بێنم ڕێگە و بانداخەم و هێز بێنم کۆڵە جادەکان و کۆڵانەکەم داخەم لەبەرەوە خۆم بپارێزم تەمان ئێمە هاتوین بۆی خەڵک بپارێزین نەک بۆ هاتوین بۆ خۆمان بپارێزین بەڵێ بەڵێ لەگەڵ یەک کەسا کێشە هەر بە عائیلیش کەسمان تا ئێستا نەگیراوە بەس من نەبێ ئەویش لەسەر کەیسی خەڵگیراوە بەڵێ وەڵا هەڕەشەکانتی بۆ هەمووی بە ڕەقەم خاصەوە و شتانە بووە کەس نەیزانیوە کێیە تەلەفۆنیان بۆ خێزانم گرە بۆ خۆمیان کردووە ینی ئەم جۆرانە بووە بەڵام مخابراتی عێراق بەڕەسەن تەلەفۆنی بەوان کرد بە شوەیەکی ڕسمی کە کازمی هاتۆتە سەر خەت و ڕئیسی مەکافحەی ینی ڕئیسی مخابراتی عێراق بوتوێتی کە ئەبێ خۆمان بپارێزین ئەوە مانگی پێش ئێستا بوو ئێمەش تاتوانیمان خۆمانمان پاراز بەڵام خۆ ناکرێ من 24 ساعت حیمایە بەدوامەوە بێ بۆی نەتوانم خەڵک ببینم وانەوە خەڵکانێکی ئێوێ ئێمەش وەکو ئەوان بین بەس ئێمە وەکو ئەوان نابین بەڕاستی